بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم. ئەم شەو با شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم لە شاری سلێمانیەوە بۆ قسەکردن لەسەر چەند پرسێک و باسێکی ڕۆژی گرنگ. جارێ وەکوێ ئاگادارن کە کۆمەڵێک ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ینی بە کتابێک بە فەرمانێک بە داواکاریەک داوای کۆبوونەوەیەکی نائاساییان کردووە بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک کێشە. دیارە ئەو کتابە ئیمزای 12 ئەندامی ئەنجومەنی لەسرە. ئەگەر هەڵە نەبم ئەو 12ەیە بڵین دەیان لە بزوتنەوەی گۆڕان و دوانیان لە یەکێتی نیشتیمانی کوردستانن. کۆمەڵێک داواکاریان کردووە لەوانە بۆ نمونە ئەڵێن هەرێمی کوردستان هیچ سەرچاوەیەکی دارایی نەماوە، بۆیە داوایەم کۆبوونەوەیەکەنەوە داوایەوەیان کردووە کە موچە دابین بکرێت، بودجە بۆ سلێمانی دابین بکرێت، ئەوەی پێوترێ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان، دابینکردنی سوتەمەنی، واروەها دۆخی ئاوارەکانی کەرکووک و خوورمات و یاخود با بڵێن میوانەکانی ئەوان واناویان بردووە، میوانەکانی کەرکووک و خوورمات و لە هەرێمی کوردستان. مەبەستمە لەسەر ئەمە قسە بکەین ئایا ئەگەری جیابوونەوەی سلێمانی لە هەرێمی کوردستان ئەگەرێکی بەهێزە یاخود ئەگەرێکی ئێجگار مەحاڵە. وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نوێترین لێدوانی لەو بارەیە واڵێت دوو ئیدارەیی هەرگیز دروست نابێتەوە، چونکە ڕەتکردنەوە و تەحریمکردنی دوو ئیدارەی لەلایەن جەنابی سەرۆک مام جەلالەوە ئیمزا کراوە. و مەبەست مەقسە لەسەرەوە بکەم کە ئایا تا چەندە ڕاستە کە بە شێوەیەک لە شێوەکان حکوومەتی ئێران یاخود کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی بەغداوە پرۆژەیەکی هەیە ئەوێ لە ناوچەکە بە هاوکاری کۆمەڵێک لایەن جێبەجێ بکە. ئایا ئەمە ڕوئەدات یاخود تەنها قسەیە و تەنها لە چوارچێوەی ئەگەرەمێننەوە؟ بۆ ئەمڕۆ بۆ ئەم باسی ڕۆژە من میوانداری بەڕێز کاکدانا جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیم کردووە بۆ قسەکردن لەسەر کۆی پرسەکان. دوای بەخێراتن کاکدانامەوە بۆ دەست پێ بکەم. ئەم داواکاریە بۆ کۆبوونەوەیەکی نائاسایی تا چەندە ئاساییە؟ ڕێز وسڵام بۆ جەنابێت، ڕێزم بۆ هەموو پێشمەرگ قارەمانەکان، بۆ شەهیدان و بۆ بریندارەکانی سایوە چاکبوونیان بۆ خوازم. ڕاستێکی کاک یادگار، من سەرەتا توان بڵێم ئەو داواکاری وەکو شێوەی یاسایی شێوەیەکی یاساییە ئەندامانی ئەنجومەن بۆیان هەیە واژوو کۆکەنەوە بۆ کۆبوونەوەی نائاسایی سەرۆکی فراکسیۆنەکان ئەتوانن ئەنی لە پەیڕۆ پرۆگرامی ناوخۆیە ئەم بابەتانی تیا وەکو یاسایی شێوەیەکی یاساییە. داواکاریەکانی ژانی من ڕێز داواکاری هەموو ئەندامی ئەنجومەن نەگرم. ئەندامی ئەنجومەن ئازادە لە چ داواکاریەکەکە بە چ ئاراستەیەک لەوانەشە ناتوانین ینی ڕخنەیەک لە داواکاریەکە بگرین، بەڵام ناوەڕۆکی داواکاریەکە لەوانێ من تێبینیم هەبێ لە سەریەکی کە تێبینی هەبێ و تا چەند ئەمە جێبەجێبێەوە چێتۆ سەر ئەو بورگانەی کە تا چەند یاساکە لەگەڵی هاوتەری ببێ. باشە، وردە بینە سەر ئاماژەت بەوەدا کە ئاساییە و شتێکی ئاسایی و هەمی ئاساییشەکە ئەم داوایان کردەوە. باشە، ئەمە بۆت بینە ڕوون بووەوە. ئەوانەی واژۆیان لەسەر ئەم داواکاریە بۆ کۆبوونەوەی نائاسایی کردووە، ئەگەر هەڵم بۆم ڕاستکەرەوە دە ئەندامی ئەنجومەنی پارێزگای بزوتنەوەی گۆڕان و دوو کەسیان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە. من پرسیارەکەم دوو لقا، ئایا هەموو ئەندامانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵین و بۆچی تەنها دوو کەس لە یەکێتی نیشتیمانی کوردستان؟ وەڵاهی ڕاستێکی من ئەوانە هەمووی هاوڕێی خۆشەویست من و پێکەوە ئیشەکەین لە دەستگایەکی گرنگ لێرە، بۆیە حەزەکەم وەڵامەکە لای خۆیان بێ بۆ چکار کەسە و ئازادانی زۆر بۆ نمونە ڕۆژانەیەکترە بینن دەوامەکەن لە ئەنجومەنی پارێزگا؟ وەڵاهی شەرنی ڕۆژانێکتری بینین ئەندامێ هەموو ڕۆژێک لێو نییە، جارێ جاوجە بکەین، ینی داوامکرد لە ئەنجومەنێک و فەرمانبەرێک نین لێوێ کە تو هەموو ڕۆژێ بێ لێوی جارێ تۆ ئیشی لە دەرەوەی ئەنجومەنێ بە دووهاتچوونەکەی، بەڵام بۆ هەموو بڵێن فراکسیۆنێکی یەکێتی یان فراکسیۆنی گۆڕان هەموو ئیمزا نەکردووە سەر یا بۆ لە فراکسیۆنەکانی کە کەس لەسەری ئیمزا نەکردووە ئەنیە بێ لە خودی ئەندامەکان پرسیت کە زیاترەکەم بە شێوەیەکی تر بکەم. ئەوە بەهاتاتە بەردەم ئیمزام ناکرد، ئیمزاد ناکرد. با من پرسیارەکەم بە شێوەیەکی تر بکەم. وەکو ئەڵەی کە ئاساییە چەند کەس ئیمزای کردووە و چەند کەس ئیمزای نەکردووە، واڵێ گەر بایەتە بەردەستی منیش ئیمزام ناکرد. ئەم هەوڵە تا چەندە مفاجئ بوو بۆ ئێوە؟ ینی ئاگاتان لێ بوو پێشوەخت؟ کاگەتگار ئەم بابەتە ینی خودی بابەتی جیاکردنەوەی سلێمانیە پەیوەندیکردن لەگەڵ بەغایە بەجیا ئەم بابەتە تازە نییە، ینی پێشتریش
چەند ئەندامێکی کە بەس با بڵێن دایمە لەسەر ئەساسی تاگ ینی فرد هەوڵی بۆیەوە جاروە لە لێدوان بۆ جارە بە نووسین بۆ جارەوە پێشنیار بووە هەندێک جار لە ئەنجومی پارێزگا هەندێک ئەندامی بەڕێز باسی وان کردو و بیر بۆچین خویان ینی مناڵێم هەموو ئەندامێک ئازادە لەوەیە بەڵام وەکو شێوەیە کە بڵین یەکەم جارە یەکەم جار نەبوو بەڵام بەو شێوەیە ئێستا زیاتر لە 12 ئەندام ئیمزایکە بەو شێوە بڵێن فەرمیێ نهاتوتە ئەنجومەنەوە بەڵام ئەو داواکاریە بڵێن لەلایەن سەرۆکاتی ئەنجومەن و سەرۆکی فراکسیۆنەکانەوە بەو شێوەیە قبول نەکراوە ینی بەو شێوەی کە لە داواکاریەکە وەکو خۆی نووسراوە کە داواکەن سلێمانی مەسەرەن داوای بودجەی تایبەتی خۆی بکە بودجەی پەرەپێدان موچە بە پارێزگای سلێمانی و ئەم بابەتانی کە هەمووی کەتیاتی من ئەمەی کاڵێم لەگەڵەوەشانی من پشگیری لە هەموو هەوڵەگەیم بۆ چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان ئەرکێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە هەموو ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەم دامودەستگایانە کە دامودەستگای هاوڵاتین بۆ ئەوەیە کە کێشەی هاوڵاتی چارەسەرکەین پێداویستەکانیان بۆ دابینکەین شەڕ لەسەر مافەکانیان بکەین بۆی هەر هەوڵێک بە ئاراستەیە بکە لە بەرژەوەندی هاوڵاتی بێ بەتەکیت ئێمە لەگەڵ یابین بە پاڵپشتیژێکن بەڵام بە شەرتێک بەتەکی لەگەڵ یاسایەک بگرێتەوە کاکدانا باسکردن لە مەرکەزیەت لە سلێمانی لە پارێزگای سلێمانی شتێکی نوێ نییە بەڵام ئەم داوایە هەندێک شتی جیاوازی تایە بۆ نمونە ئەوەی لە بەردەستی منە کتابە فەرمیەکە ئاماژە بەوادا کە هەرێمی کوردستان هیچ سەرچاوەیەکی دارایی نەماوە بۆ دابینکردنی بوجە و موچە و خاڵەکان بۆ منە دابینکردنی موچە بۆ فەرمانبەران و موچە خۆرانی پارێزگای سلێمانی دابینکردنی سوتەمەنی بۆ وڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی دابینکردنی بە پەلەی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ پارێزگای سلێمانی بارودۆخی ئاوارەکانی کەرکووک و خورمات و وەکو لە داواکاریەکەیان هاتووە هەستەکەن ئەم داوایە جیاواز بێت لەلا مەرکەزیەت و ئەگەر هەڵە نەبم یاخود تەفسیری خراپی بۆ نەکرێت لە نێوان کەوانەیە کە بۆنی جیابوونەوەی لێبێت یان داواکاری بێ بۆ جیابوونەوە هەر پێویست ناکە بڵێن بۆنیانە خۆی بابەتەکە کە باس کراوە من دیسانەوە میوەڕای پشگیریم لە خودی ناوەڕۆکی بابەتەکە با بڵێن ناوەڕۆکە گشتیەکەی کە بۆ موچەی خەڵکە بۆ بژێوی خەڵکە بۆ ئاوارەیە هەموویان بابەتانە بابەتی گرنگ و جوان هەمووشمان پاڵپشتیەکەین بەڕاستی بەڵام ئەوەیە کە پارێزگای سلێمانی بەتەنیا ئەو بکە و پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراق بکە بە باش بەڵام ئەوان لەوێن کاکدانا ئێوە لە پارێزگای لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ بەرگری لە هاوڵاتیانی سلێمانی و ئەم پەرلەمانە بچکۆلەیەتان داناوە ئێوە نوێنەرایەتی ئەوانەکەن خۆوان نایەن بەرگری لە هەولێر و لە دووهۆک و لە هەڵەب و لە ئیداری گەرمیان و ڕاپەڕین بکەن قوربان مەبەستەکەمە بوو وەکو بۆچوونی بەو شێوەیە کە پاڵپشتی لە دابینکردنی موچە و بودجە و هەموو پێداویستەکانی هاوڵاتیان بەتەکید لەگەڵیان بەڵام شێوەکەی پەیوەندیکردن لەگەڵ حکوومەتی عێراق وەکو پارێزگای سلێمانی یانجوانی پارێزگای عێراقیان نەکردووە ئەی لەگە کوێی داواکی باوەرتری بکەینەوە کاکدانا بۆ بینە ڕوون بێت و ئەوانی شوە هەست نەکەن کە غەدریان لێکرێت ینی لە شوێنێکە ئەڵێن هەرێم هیچ سەرچاوەیەکی دارایی نەماوە ئەمانیش خەمی هاوڵاتیانیانە ئایا وایە فعلەن هەرێمیش سەرچاوەیەکی دارایی نەماوە نیشەوە بە جەناب دەڵێم لە ڕووی خەمخۆری بۆ هاوڵاتیانەوە من لەگەڵیانەش لە ڕووی دابینکردنی هەموو ئەو شتانە لەگەڵیانە بەڵام ئەو داواکاریە بە پێی یاساکان ئەوێ لە حکوومەتی هەرێم داواکرێ ینی حکوومەتی هەرێم پێشتر داوایان نەکردووە و بێهی واکرابێتن داوا کراوە و حکوومەتی هەرێمی ژەوڵیەوە ئێمە سا لێراو نین کە محکەمەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بە هەموو ئەو لایەنانەی کە بەشدارنتیا هەمووان نەزانین تا لە چه ئاراستەیەکە سەرکەوتوو من لە چیا سەرکەوتو نەبوون کێشە گرفتەکان زۆر لێرە باسیکرد بەڵام بەگشتگیر ینی بەگشتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پێی مادەی 5 یاسای ژمارەسی 2009 دیارە ئەنجومەنێکی خۆجەییە بۆ چاودێریکردن دەسەڵاتەکان لە پارێزگایەکە لە چوارچێوەی پارێزگایەکە بە پێی یاسانەی کە دژایەتی نابێیان ڕێگر نابێیان دژ نییە بە پێی لەگەڵ یاسا و دەستورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یا هەرێمی کوردستان بۆیە پەیوەندیکردن یا هەوڵدان بۆ پەیوەندیکردن بە حکوومەتی مەرکەزیەوە هیچ بەهایەک بۆ حکوومەتی هەرێم نایڵێ ینی وەکو بڵین جیاکردنەوەی پارێزگای سلێمانی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە پێی یاسا ڕێگە پێدراو نییە من با بە ڕشێوەیەکە بڵێم ئەگەر بینە سەر بابەتی جیاکردنەوە کە لەم نووسراوی ئەو بەڕێزانە ئەو هاوڕیانی بەڕێزن باسیەوەیان نەکراوە جنابێت بەڵام ڕەهەندەکە لێەوە ئێستا باسێکانی ئێستا باسە ناو شەقامە بازەکرێت بۆیە ئەگەر تەتەڕقیش بۆ بکەین باسی تیاکەین هین نییە ئەو بابەتە دوو ڕەهەندیە ڕەهەندی سیاسی هەیە ڕەهەندی یاسایی هەیە لە ڕەهەندە یاسایەکەیەوە هیچ یاسایەک ڕێگە پێ نایە تا ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پارێزگایەک بەتەنیا پەیوەندی بە حکوومەتی ناوەندەوە هەبێ هەموو لە ڕێی حکوومەتی هەڵبژێرایی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەیەتی
پەرلەمان ئەتوانێت بکە حکوومەتێرێ ئەتوانێت بکەوە ئەوان ئەو سیاسەتی هەرێمی کوردستان بڕێوە بن ناتوانێت ئەڵێ ئەنجومەنێکی پارێزگا کە دەسەڵاتێکی چاودێری هەیە بۆ پارێزگا و بڵێن لە چوارچەوەی پارێزگای سلێمانیە ئەوە بەپێی یاسا ناتوانێت بکرێت ئەگەر ئەو بێت ئەبێ یاسای بۆ بگۆڕێت و بەپێی ڕێکارێکی کە بکرێت بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەمە ڕەهەندێکێ لە ڕووی سیاسیەوە کو جەناب لەم قەدیمەکە باسی کرد هەندێک هەوڵێ لەلایەن سەرۆک عەبادیەوە سەرۆکوەزیران کە پێشوی بینە سەرەوە لەگەڵ ئەو بڕگەی داواکاریەکان بۆ کۆبوونەوەی نائاسایی هاوڕای کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ سەرچاوەیەکی دارایی نەماوە هەرێمی کوردستانە بێ وەڵامە بەڵام بەوەی کە بڵین ئەو زانیارێکی لە بەردەزیان ئەو ڕووداوانەی کە ڕووی ئێستا هەندێک کێڵگەی نەوتی کە ئێستا لەدەست حکوومەتی عێراقایە ئەو ڕووداوانەی کە لە کەرکووک ڕوویە ئەمە نەتوانین بڵێن ئێستا ڕێژەی ئەو نەوتی کە ڕات و ڕێژەی ئەو داهاتی کە هەیە کەمتر بۆ تۆ بەڵام ئەو پرسیارە بە حکوومەتی هەرێم وەڵامی باتەوە ئایا لە قودرەتیاتی ئەو پێداویستیانە دابینکە یا چۆن دابینیەکە ئەو بە پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوڕوونکردنەوە بن بە خەڵکی سەبارەت بە سوتەمەنی تاوان ڕوونکردنەوە بن بە خەڵکو بە ئێمەش داوای بەڵێ بەتەکی ڕوونکردنەوە بنە بەڵام ڕێکارەکان بۆ جێبەجێکردنی داواکردنی شتە ئەبێ لە ڕێ ئەوانەوە بێت تا ئەم دقیقە یاساکەوایە بەنسبەت سوتەمەنیەوە کە ینی بەپێی زانیاری من و هێندەی من پرسیار و بەدواداچوونم کردبێ شتێکی هێندە قورس نییە بۆچی دابەش ناکرێ ینی بۆچی ساڵێک بە زستانەوە بە سەرماوسۆڵەوە تێ ئەپەڕێ ئەم حکوومەتە کە نەوت ئەنێرێتە دەرەوە گلەیی لە عێراق و لە تورکیا و لە کوێ ئەکا ئەگەر نەهێڵێ نەوت بنێرێتە دەرەوە بۆچی لە ناوخۆی خۆمانە بەرمیلێک نەوت ڕەوا نابینن بە هاوڵاتیان کاگەدەر مەسلەی نوتی ڕەش ئەزانم ئەمانە ئەزانم کاگەانە مشتەقاتی جا ئەمە نەفسایە ئەمە چی ئەمە ڕەشە ئەمە چی ئەمانەی ئەزانم بەڵام خۆ لە دەوروبەری هەر لە دەوروبەری سلێمانی پاڵاوگە هەیە بەڕێز منەمێ بڵم ئەو پاڵاوگانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە قووەتی ئەوەی نییە کە نە بەنزین نە نەوت نەگاز ئەم شتانە بەپێی پێداویستی بەکارهێنانی هەرێمی کوردستان دابینکە لە قووەتی پاڵاوگەکانی ئەو نەبە پاڵەیە کە بەشی ئەمە بکە بۆ نە لە سلێمانیا وزان نزیکی 3 میلیۆنی و لیتر بەنزینمانەوەیە ئێمە قووەتی لەوانەیە میلیۆنیەکمان هەبێ ئەنی ئەمانە شتێک نییە ئەوەی کە ئێمە بتوانین چارەسەری کێشەی سوتەمەنی بکەین بە دوو استراتیجە بێ یەکەمیان پاڵاوگەی گەورە دانین کە بتوانێت ئەو نە پاڵە لەگەڵ بڵێن مستەودای استراتیجی گەورەمانە بێ چەندەها میلیۆن لیتر خرجکە ئەوەی ئێستا کە هەیە بەڵێ ئەمە پێویستمان بە هاوردەکردنی سوتەمەنی لە دەرەوە کە بتوانێت پێداویستی دابینکەوەی کەسا بازین بە شدارکە حکوومەتی ناوەند بەڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاکانیش بێتە هیچ کە دەسەڵاتی لای پارێزگاکان ئێستا کە سوتەمەنی دابینکەن ڕۆژانە چەند تەنکردناوتێکی ئەنار دەستپی بۆی کە لێرەوە لە ڕێی حکوومەتی خۆجی بڵێن پارێزگا و قایم قامەتەکان و دابشکە مەساوڵاتیانە بەداخەوە لە دوای ئەو ڕووداوانەوە حکوومەتی ناوەندە و نەوتەی بڕیوە و حکوومەتی خۆجیەکان و پارێزگا لە هەوڵان کە دابینی بکەنەوە ئەگەر قسانە غەڵا بکەن بینێرن یان لە شوێنی کۆ دابینیکەن و ڕێگەی کردنەوەی بڵێن هاوردەکردنی سوتەمەنیش لە ئێرانەوە کراوەتەوە و لە تووشیاشۆ کراوەوە تەسەورەکەم دابین کرد وەکو خۆت ئاماژەت پێدا هەرێمی کوردستان ئەوەی ئەوترێت نەوتە فرۆشێ با بڵین مشتەقاتی لێجیاکرێتەوە جۆرێکی دیاری کراوی نەوتە فرۆشێ بەڵام ئەی فرۆشێ ئەبێ بەپارە بۆ ئەو ینی هاوڵاتیەک دڵنیان تەلەفۆنت بۆ کراوە نامەتان بۆ نێدراوە ئاگدار کراونەتەوە ڕوبەڕوش پێتان وتراوە ینی لەم هاوینە لەو لە قیمەی لە لووتکەی گەرماکە نەوت لە 150,000 بووە بە 110,000 و 15,000 بووە بە 25,000 و ئێستش وەکو من پرسیارم کردووە لە 160,000 و 165,000 دانە بەزیوە لە هەندێک جێگە یعنی بۆچی بەش وەکو حکوومەت یعنی ئەمانە خۆیان بە خاوەنی خەڵکەزانن وایە حکوومەت ئەبێ ئاگای لە خەڵک بێت جەنابی شت نوێنەری هاوڵاتیانی یعنی هیچ نەبی ئەم دەڤەری ئەوانی کە دەنگیان پێداوە بڕواان وە بۆ تۆ توانی دیفاعی لە بکەی لەگەڵ هاوڕێکانی شت ینی هەر کەسێکی تر لێرە بۆیە منم پرسیارانم لێ کرد لە ناو ئەنجومەنی پارێزگایان لە پارێزگای سلێمانی بۆچی وەکو حکوومەت بەشێکی پارەکە سرف ناکا بۆی ئەم نەوتە بۆ نمونە بە 50,000 بدرێ بە هاوڵاتیان هەڵی ئەو تاوانشتە تۆزێ ئەوە ئاسانە بم ناقەشەکردن بەڵام یەکەمیان وەڵامی تەندروستتر حەقە لە ئەو برادرانی لە حکوومەتی هەرێم و ئێوە پرسیارتان باڵانگاز پرسێ ئەوە بەڵام ئەوی زانیاری هەمانە یەکەم ئەو سوتێ بڵێن ئەو نەوتەی کە ئەفرۆشێ بە ڕێژەیەکە کە بەشی موچەکە بە کەمی ئەکات ئەمە کۆ لێ دوانێکیان یەکەم دووهەم شت زانیاری شەیەکە بە پێشەوە بەڵێ من نازم ئەوە بێ حکوومەتی هەرێم و کۆڵم جوای بێگومانە بێ وەڵام بنەوە دووهەم شتیان ئەوەیە کە لە ساڵێک زیاترە ینی بە برارێکی حکوومەت دەسەڵاتی دابینکردن و سیاسەتی
دابینکردنی سوتەمەنی بە بنزین بە گاز بە نەوتی سپی بە هەموو شتێ ئەو دەسەڵاتەیەرە بە پارێزیەکان کە مۆڵەت بن بە تاجیرەکان بچین سوتەمەنی بێنن بە هەموو جۆرەکانی کە بەنزیخانە بکرێتەوە ئەمە لە سلێمانی کراوە بەڵێ بەهۆی ئەو بڕیارەوە لە پارێزیە سلێمانی توانیمان لەسەر بڵین کە جناب دەزانی کێشەی سوتەمەنی بە تایبەتی بنزین سەری هەڵا بەو بڕیارە توانیمان ئەو وەختەکە دکتۆر ئاسۆ فەریدون پارێزگار بوو توانیمان ئەو کێشەیە چارەسەرکردن تا ئێستاش کێشەی بنزین سەری هەڵنایەوە دە بنزین هەیە هەتا سنوورەکان بکرێتەوە ئەو کێشەیە بڵین تەسەڵم کێشەی نەوتی سپیش ینی کێشێکی گەورە نابێ وەکو دابینکردن بەڵام وەکو نرخ بە نرخی مدەعام ئەوان تۆزە قورسێت. بەڵێ باسی دکتۆر ئاسۆ فەریدون عەلی ئەمینت کرد منیش پرسیارێکم بیرکەوتەوە کە لە جارجاری بینم لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو ڕوژێنرێ ئەو ترێت دکتۆر ئاسۆ ئەگەڕێتەوە وەکو پارێزگاری سلێمانی ئەم زانیاریە تا چەندە ڕاستە؟ ئەوش دوو ڕەهەندی سیاسی هەیە و ڕەهەندی یاسایی هەیە بە ڕەهەندی یاسایەکەی دکتۆر ئاسۆ فەریدون تا ئێستا پارێزگاری سلێمانی هەڵبژێرا و حەقیقیە باش ئەو هیچ یاسایی ناتوانێت ماوەی پشۆکەشی کۆتاییاتەوە ئەتوانێت بێتەوە بە پێی یاسا ئەتوانێت بێتەوە پارێزگاری سیاسی هیچ دەنگ و باسێکی هەیە لە ڕەهەندی سیاسێکەوە ئەو پێوەستە بە ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان کە تا چەند ئەم ڕێکەوتنە جێبەجێکە. باشە وەکو وتم یەکەیەکە بینە سەر پرسەکان ئەم داواکاری بۆم کۆبوونەوەی ناساییە هەندێک ترسی لەوە دروست کردووە کە وەکو خۆشت ئاماژت پێدا کە داواکاری بێ بۆ جیابوونەوە باسێکەیە کە لە ڕێگەی بەغداوە کۆماری ئیسلامی ئێران دوو پرۆژەی هەیە بۆ ئەم منتیقەیە پرۆژەیەکیان لەلایەن بڵێن سەرۆکوەزیران حیدەر عەبادیەوە تەبەنی کراوە و بە پێی زانیاریەکان کە بڵاو کراوەتەوە لە سایتێکی یعنی دیار و ئەوەی کە بڵین خاوەن بڵین ئەعتیبارێکیە لە هەرێمی کوردستان بڵاو کراوەتەوە دانەیەکیان سەرۆکوەزیران حیدەر عەبادی تەبەنی کردو دانەیەکیشیان جێگری سەرۆکۆمار سەرۆکوەزیرانی پێشوو نووری المالکی تەبەنی کردووە و ئەوترێت کە ئەم دوو پرۆژەیە کیان هەنگاوی زیاتری بۆ بنێت ئێران زیاتر پشتی واگرێت بەڵام باس لەواکرێت کە زیاتر پشتی مالکی ئەگرێت ئەگەر وەڵامی ینی ڕای خۆتم لەسەرمە پێ بڵێ بۆی من وردەکاری زیاتر بدەم ببینەرانیش سەرەتا لەسەر و کۆبنەوەی کە جەنابکردن ئاسایی من حەزەکەم بڵێمانی ئەجندای کۆبنەوەکە بڵین دابش کراوە بڵاو بۆتەوە ئەجندای کۆبنەوەکی سێشەمە هیچ مەترسیی شتیانە باکسەوە دەستخۆشی لە دەستی سەرۆکاتی ئەنجومەن و برادرانی فراکسیۆنەکان بڵێ سەرۆکی فراکسیۆنەکان ئەجندایەکی زۆر بە پرسیارانەیە کە باسی بڵین کێشەی ئەو ئاوارە و ئەو میوانانەی براخشکانەمان لە کەرکک و دووسخرماتوو بە کێشانێ هەوڵی چارەسەکردنی کێشەکانی ئەوان بین باسی دابینکردنی سوتەمەنی و موچۆ بجەیە کە هەوڵ بین لە ڕێ حکوومەتی هەرێم و پەرلەمان و ئەو لایەنە پەیوەندیدارەکانەوە ئەو کێشانە چارەسەرکەین و باسێکی زۆر گرنگە کە باسی یەکریزی نیشتیمانیەکەین کە ئێستا لەم قۆناغە هەستیارە پێویستە هەموو گەلی کورد هەموو حیزبە سیاسەکان یەکریز بن یەکریزی نیشتیمانی پارێزن و وەفدێکی بەقووەت و بە ئەجندایەکی کاملەوە بۆی کە بتوانن بەو وەفتە بەقوتەوە بۆ ئەجندایەوە بەو یەکریزیەوە لەگەڵ حکوومەتی ناوەندا بکەونە گفتوگە و کێشەکان چارەسەر بکرێ ئەو ئەجندانەیە کە من با ئەجندایەکی زۆر سەرکەوتو و زۆر بە پرسانە ئەیبینم ئەو دوو پرۆژەی باسی کردمیش خوێنومەتەوە لە دەستگا ڕاگەیاندنەکانە ئەوەی بەڕێز سەرۆک وەزیران عەبادی و ئەوەی بەڕێز نووری مالکی کە باسییان کردووە بەداخەوە دووچان تەنانەت من لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی لە دووسێ ڕۆژی ڕابردووە ینی نووری المالکیم بینی کە باسی بە شێوەیەک لە شێوەکان باسی لەوە کرد کە حکوومەتی عێراقی بە جیاجیا وەکو خوارو ناوەڕاستی عێراق مامەڵە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستانی شارکە من هەردوو لە قسە دەرچووە بەڵێ هەندوو ئەجنداکەم خوێنەوە بەداخەوانی ئەجندای دەرەکیە بۆ ئێمەداراوە کەەوە یەکێکە لە شتەکانی کە هەرگیز ئێمە ناپێ ڕازی بین دووەم جارخۆ گەر ئەجنداک لە بەرژەوەندی کووردا بێ قەچێکە هەر وڵاتێ بێ وڵاتی دراوسێ بێ ئەگەر لە بەرژەوەندی کورد بینن بەڵام ئەوەی کە لەو ئەجندانایە هەموو بۆ لەتکردن و پارچەکردن و لاوەزکردنی گەلی کورد و گەلی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانە بەگشتی کە ئێمە ئەبێمان لە بەرچاو بێ هیچ تاکیکی کورد بڕوا ناکەم پشگیریۆ بکە هیچ حیزبێکی کوردستانی بڕوا ناکەم پشگیریۆ بکە و بە پرسیارەتی زۆر گرنگ لە ئەستۆی و حیزبە کوردستانیانە کە ئێستا یەکریزی نیشتیمانی پارێزن و نێڵن هەیە ئەجندایەکی دەرەکی لەوە زیاتر ئەوەی کە بەسەرمان ناسەپێنراو تووشێم گرفتانە بووین لەوە زیاتر هیچ ئەجندایەکە تێپەڕ نەبێ و بتوانین بە یەکریزی نیشتیمانی خۆمان بەسەر و گرفتانە تێپەڕبین بەڵێ چا لە قۆناغێکی گرنگ و هەستیار و قورسی شای بەڵام ئەستەم نییە زاڵ بن بەسەرم گرفتانەیە ئەستەم نییە کە بتوانین گەلەکەمان بگەینە قۆناغێکی باشتر ئەو ئەجندایانە ئەجندای خراپن و من تەسەورەکەم ئیمڕۆژ بە دەستخۆشی و حیزبانێکم ڕۆکۆ بوونەوە هەمویان
بڵێن دژایەتی خۆیان بۆ لەتبوونی هەرێمی کوردستان بۆ دوو ئیدارەیی بۆ گەڕانەوە بۆ قۆناغی شەڕی ناوخۆ پێشەڕی ناوخۆ ئەو قۆناغانەی کە هیچمانەکەین حتا بە بزوتنەوەی گۆڕان و برادرانی بەڕێز لە کۆمەڵەوانی کەش هەمویان دژی ئەو دوو ئیدارەی و ئەوە جندا خراپانن کە دەستخۆشی لە هەمویان باشە بەنسبەت ئەوەی دکتۆر حەیدەر عیبادیەوە ینی ئەوترێت ئەو ئەیەوێت کە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە مامەڵە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان بکات و ئەمە شتێکە لە وەکو ئەوترێت لە جنوب لە خوار و لە ناوەڕاستی عێراق هەیە خراپی ئەمە چییە؟ ئەوەی دکتۆر حەیدەر عیبادی من نەبیستوە بخوێنەوە من لە دەستگا ڕاگەنەکان نەخوێنەوە و نازانم جدا کورت ینی وردە کاڵەکە چی شتێکی فەرمیش نییە بەڵام ئەگەرەوەی کە خوێنراوە تۆ من و تۆ باسیکەین ئەبێ یاساکان بگۆڕێن یان لە هەرێمی کوردستان بۆی وەکو ڕاگەیاندن هەردووای ڕووداو نەکەوین پێشوەختە قسەی لەسەر بکەین بەڵێ یەکەمیان ئەبێ بە یاسا ڕێکخرێت دووهەمیان ینی کە ئەگەر ڕووی یاساییەوە گرفتی هەیە بەڵێ ینی حکوومەتی هەرێمی کوردستان یاسای هەیە یاساکان بۆ ئەنجومەنی پارێزگاکان دیارە ئەنی یاسای پەیوەندیکردن بە حکوومەتی ناوەندەوە دیارە کە لە ڕێی حکوومەتی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە بەڵام بۆ ئەو بابەتەش من پرسیارێکم ئەگەر پارێزگاکان پەیوەندی بکەن بە حکوومەتی ناوەندەوە ینی چ ڕۆڵێگەمێنێ بۆ حکوومەتی هەرێم و وەزارەتەکان و پەرلەمان یعنی بێ بەوردی لەسەر بابەت هەست ناکەی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی و بێباکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەوڵێکی واش خەریکەکە بەنیەکرێت و ینی ئیشی لەسەرکرێ ینی تۆ تەسەور ئەەکەی بێتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تێنەپەڕێ ئۆکەی نەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەنەکانی تیان و ئەگەر لایەنێکی سیاسی بێ ئەو جندای بکە یا بێ لەگەڵەوە تەفاوزکە دوجار ینی بایانوا بڵێن ئەوە جندایانە هەرە بێ لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بچێتەوە قۆناغەشەوە کە پارێزگاکان پەیوەندی تایبەتیان هەبێ لەگەڵ حکوومەتی ناوەندە خۆرە بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێبکەون و یاسا بگۆڕن و ینی ئەمە تەسەورەکەم شتێکەوە بە ئاسایی قسەیەکێت لەسەرەوەش کە حەیدەر عیبادی هێندەش دڵسۆزی وڵاتیان هەرێمی کوردستان نیە و بۆ 3 ساڵە چێت ینی مستحقات و شایستی دارایی جوتیارانی نەناردووە خۆمە هیچ کێشەیەکی نییە و ڕەتی نییە بە حزبەکانی گومانی لەسەر بێ کاگە دیارەوەی کە ئەوە جندیانە لە پشتی پەردەوە شتمان زۆر بیستون مەسەلەن ئەنەوێ بودجە بۆ فلان پارێزگا دابینکرێ بۆی کە جایکەنەوە لە مەسەلەن پارێزگاکانی کە لە هەرێمی کوردستان جایکەن و هەرێمی کوردستان بکەن بە دوو ئیدارە لەتیکەن پاپشتی لایەنێکی مایەن بکەن هێزی وێنی ئەمانە هەمووی من تەسەوڕ ناکەم هیچ هەرێمێکی کوردستانی ئێستا پشتگیری باش ئەم پرسیارەی من بۆەوەی بینەریش دڵنیا بێ کە وەکو کورد دەڵێ لە گیرفانی خۆم نەمهێناوەتە دەرەوە ئاماژە بە سەرچاوەکەی دەم ینی لە سایتی شار پرێس بڵاو کراوەتەوە ئەڵێ پرۆژەکەی مالیکی ئێران زیاتر پاڵپشتی ئەکات و لەگەڵیەتی مامەڵەکردنە لەگەڵ چەند هێزێکی سیاسی لەم دەڤەرە بە دیاریکراوی لە نێوان کەوانەیە کە ئەڵێ کۆمەڵ گۆڕان هاوپەیمانی بەشێکی یەکێتی ئەمە تا چەندە ئەگەرێکی بەهێزە من یانە قسەی قسەڵۆق من بە ئەگەرێکی بڵێن عجایبی نازانم پرۆژەی وایە بێ بە ئەوەی نازانم کە نەبێ بیرکردنەوەی وانە بێ چونکە خەڵکی زۆر لە کەمینە بۆی کە هەرێمی کوردستان لەتکا و کورد لەتکا و گەلی کوردستان پارچە پارچە بکە و بێهێزی کە بێلاوەکەەوە بەکاری بێنێ بەڵام بە دووریشی نازانم کە هیچ حیزبێکی کوردستانی ئەوە قبولکە ئەوەی کە لە برادرانی کێتی و وتەبێژەکان بیسمان جێی ڕێزدێنانەوەی برادرانی پارتی و ئەوەی هەموو لایەنە سیاسەکان وەکو باسم کردکە لە لەدوانەکانیانە هەمویان دژی دیودارین هەمویان دژی تێکدانی یەکریزی نیشتیمانی هەمویان لەگەڵەوەن کەسا کورد ئەبێ یەکریز بێ یەک هەڵوێز بێ و بتوانێت بەسەر ئەم قۆناغانە باز بە دوجار هەرچی گرفتێکی شەبێەوە دەستگاکانی باشە با باسێکی دویدارەیی بکەین من لە قسەیەکی بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە و تەبێژی فەرمیەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەست پێکەم ئاماژە بەوادا کە ئەڵێت ئێمە دوو ئیدارەیمان ڕەت کردەوە بێگومان لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ نوێنەری یەکگرتو شەمان شتی وت و پێشتر و ئێستاش پارتی ڕای خۆی سەبارەت بە دوو ئیدارەی ڕوون کردوێتەوە کە لەگەڵینی ڕەتی یەکەنەوە و کاک سعدی ئەحمەد پیرە ئاماژەی بە خاڵێکی گرنگدا کە سەرنجی منی ڕاکێشە ئەڵێت ڕەتکردنەوەی دوو ئیدارەی یاخود با بڵێن تەحریمکردنی دوو ئیدارەی واژۆی ینی سەرۆک مامجەلالی لەسەر خوا لێی خۆش بێت واتە ئەمە بە نسبەت یەکێتیەوە ئەکرێ بڵێم پرسێکی پیرۆز و مقدسە و دەستی بۆ نابە هەر لەم ڕوانگەیەوە ئێوە ڕئیتان چییە لەگەڵ لەسەر دوو ئیدارەی پێتان وایە کە کارێکە لە ئێستایا گەر بکرێت زۆر شتی ترمان بۆ سفرەکاتەوە کاگەدگار مەسلەی دوو ئیدارەیی ینی ئەمە ئەو تەجروبەمان دیوە ینی شتێک نییە نوێ بێ بڵێن توخوا ئەو پرۆژەیەش تاقیکەینەوە
دویدارەیمانە بینیمانە پێشتر بەڵێن تۆ هەرێمی کوردستان لە دەکەی لە پێش ساڵی 1970 و پێش ساڵی 1990 لە دوای بورە 2007 ناوە دویداری هەبووە دیمان زەرەرەکانی چۆن بوو کۆمەلگای کوردی لەت کرده بوو کۆمەلگای کرد بە و تا ئێستش بەدەستیێوەناڵێن تەنانەت ئەوتێت تا ئێستش دویدارەی بەشێوەی لە شێوەکان شتێکە لە شتەکانی کە زەرری زۆریاوە لە کورد ینی تۆ هێزی پێشمەگەر لە جاتی هێزێکی بەهێز بێ ئەکا بە دوو هێزی لاواز کە هەموو کەسێتوانێ زاڵ بە بەسەریا باس باجەکە شیماندا بەڵێ حکوومەتەکەت بە حکوومەتێکی زعیف ینی ئەمە بە دەرەجەیەک بۆ لاوازکردنی گەلی کورد و گەلی کوردستان و حکوومەتی ئێرەمە بڕوا ناکەم هیچ تاکێکی کورد و حیزبێکی کوردستانی بەو شتە ڕازی بێت. بەڵێ کاک داناجەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکان هەر بژین. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە ئێوە کوردستان و هەموو کوردێک بەخوای گەورە ئەسپێرم.